هەر کتێبێکم بە بەلاشدا بێ خوێنەرەکە نەخوێندێتەوە کەواتە خوێنەر کاتێک کتێبە خوێنێتەوە کە پارەی پێ بدات. هەندێک نووسەر هەیە ئەبێت لە گیرفانی خۆی لە داهاتی خۆی بەرهەمەکانی بڵاو بکاتەوە. کتێب هەیە کتێبی زۆر باشە نامانەوێت بگەڕێتەوە بۆ زانکۆکە بەتایبەتی کتێبە زانستیەکان. نووسین لە میسر و چاپیش لە لوبنان و خوێندنەوەش لە عێراقدا. ڕەنگە وتێ ئێستا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتبێ. وەک هەمیشە ئەوەی بۆ من گرنگە لایەنی ئابوووریەکەیەتی لە 16مین پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە هەولێری پایتەخت کە زیاتر لە 1,500,000 کتێب لەم پێشانگایەدا نمایش کراوە. زیاتر لە 300 دەستگای چاپ و بڵاوکراوە لێرە بەشداریان کردووە. دەمەوێت لێرە پرسیارێ بکەم نووسین و سەرچاوەی داهات ئایا توانراوە لە هەرێمی کوردستاندا سوودی لێوەربگیرێت؟ دەیان نووسەر و وەرگێڕی بەتوانە بوونی هەیە تا چەند توانیویانە سوود لە خامەکانیان وەربگرن. وەزارەتی ڕۆشنبیری کە وەزارەتێکی پەیوەندیدارە چۆن پاڵپشتی دەستگا چاپەمەنیەکان دەکات؟ ئەگەر بە ژمارە پێتان بڵێم لە هەرێمی کوردستاندا لە نێوان 30 بۆ 40 دەستگای چاپ و بڵاوکراوەی پلەیەک لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. چۆن توانراوە ئەمە بکرێتە سەرچاوەیەکی داهات؟ لایەکی ترەوە تەکنەلۆژیا و ئامێری زیرەک تەنگی بە خوێندنەوەی فیزیکیش هەڵچنیوە. چۆن خۆمان بگونجێنین لەگەڵ سەردەم و تەکنەلۆژیادا؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. باوەشکردن بە یادگاری چێژی کۆنی خوێندنەوەی کتێب لە سەردەمێکدا کە تەکنەلۆژیا باڵی کێشاوە بەسەریدا و ئارەزوەکان بەپەلا تێدەپەڕن. لە شاری هەولێر و لە 16مین پێشانگای نێودەوڵەتی کتێب بەڕوونی ئەمە دەبینرێت. سەرەڕای ئاسوودەی و سەنجڕاکێشی خوێنەرانی ئەلکترۆنی و کتێبە دەنگەکان گۆڕانکاریەکی بەرچاو هەیە بۆ ئەو چێژە زۆرەی کە لە کتێبی فیزیکیدا هەیە و لە لاپەڕەکانیدا نوقمت دەکات. نووسین لە هەرێمی کوردستان بۆ نابێتە سەرچاوەی داهات؟ بەڵێ خۆی نووسین جارێ پێویستی بەوە هەیە کە بازاڕێکی هەبێ باشە ئێمە ئەو بازاڕەمان نییە. نووسین ئەگەر تۆ کتێبێک چاپەکەی و کاڵایەک بخێتە ناو بازاڕەم کاڵا پێویستی بۆیە کە لە بازارەکە ساغیکەیتەوە باشە و کاڵا ساغکردنەوە لە ڕووی ئابوووریەوە پێویستی بەوەیە کە تۆ ڕکلامێکی باشی بۆ بکەیت. ئێمە لە ڕکلامکردن بۆ نووسینی خۆشمان بەڕاستی نەقسمانێت تا ئێستا ڕکلام بۆ کتێب لای ئێمە نەبووتە سەرچاوەیەکی داهاتیانی. ساڵان یەکەم قسەی دووبارە بێتەوە ینی ڕێگا چارەکەی چییە؟ چۆن ئەمە بخینە سەر سکەی خۆی؟ نووسەری باشمان هەیە، وەرگێڕی باشمان هەیە، چیرۆکی جوانمان هەیە، شتی کاریگەری و سەنجڕاکێشمان هەیە، بەڵە لای کێیە؟ تۆ لە بواری ئابووریا بۆی بازار بۆ هەر کاڵایە بکەێتەوە دەبێت لە پێش بدەیت تەرویج بە هەر کاڵایە بدەی بیفرۆشی دەبێت لە پێشە بازارەکەی بۆ بکەیتەوە. بەڵام ئێمە بازارەکەمان نییە، بازارمان بۆی خوێندنەوە لەلای ئێمە نەبووتە کولتور خوێندنەوە و شتێکی کەماڵی سەیری دەکرێت. یعنی کابرا لە ئەخیر جارەبی لە خوێندنەوە کاتەوە. ئێمە کتێبمان پێویستە لە زمانە بیانیەکانەوە وەریان گەڕین بۆ زمانی دایک یا لە زمانی دایکەوە وەری گەڕین بۆ زمانی بێگانە. ئێمە ساڵانێکی زۆرە خەریکی وەرگێڕانین لە زمانی بیانیەوە بۆ زمانی کوردی. ئەوە بەڕاستی ئێستا کاتی ئەوە هاتووە بەهۆی کرانەوەی کورد و بەهۆی سوشیال میدیا و ئەو تۆڕە پەیوەندیانێکەوە دروست بوون کورد ئێستا چیتر پێویستەکە قسە بۆ خۆی نەکات، پێویستەکە لەگەڵ ئەوی دیکا قسە بکات. ئێمە ژمارەیەکی زۆر وەرگێڕی باشمان هەیە کە لە زمانەکانی دیکەەوە نقلی کوردیەکەن ینی وەرگێڕان بۆ کوردیەکەن. بەڵام ئەزمەی و یا قەیرانی ئەوەمان هەیە ژمارەیەکی کەم نووسەری کوردمان هەیە بتوانێت لە کوردی و وەرگێڕانێکی باشت بکە بۆ بکە بۆ زمانێکی دیکە. ئەمە بەڕاستی دەبێت لە استراتیژەتی حکومەتە بێت، دەبێت لە سیاسەتی کولتوری حکومەتە ئەمە بایەخی پێ بدرێ. من ئەزمونێکی خۆمت بە باسەکەم ینی قەسیدەیەکی درێژم نزیکەی زیاد لە 113 لاپەڕە بوو لە کتێبێکە کردم بە عەرەبی هەتاوەکو سپۆنسەرێک مۆپەیا کرد گیانم دەرچوو بەشێک لە پارەکەی خۆم دام. ئەمەش لەکوێ چاپم کرد لە تونس و لایەنێک لە تونسەوە هەندێک هاوکاری منی کرد بۆی ئەم کتێبە چاپ بێ. لە کاتێکا دێمە دەزانین ئەو بابەتەی من لەسەر ئەنفال بوو، خۆ دەزانی قەزیە ئەنفال و ناساندنی ئەنفال بە عالەمی عەرەبی چەندە گرنگە. باشە لەو کتێبانەی کە وەرت جێراوەیە و خۆت جەنابتان وەکو نووسەرێک چەند سوودی مادی لێوەرگرتووە؟
هیچ ئێستا لە وڵاتی سین بیر لەوە کراوەتەوە من ماوەیەک پێش ئێستا وتارێکم لە گۆڤاری ڕامان نووسی وتارێکی درێژ سەبارەت بە ئەدەبی ئەلکترۆنی سینەکان بیریان لەوە کردوتەوە چۆن لە ڕێگەی ئینتەرنێتەوە بتوانن کتێبەکان بفرۆشن ئەوان سیاسەتێکیان پەیڕەو کردووە ئێمە دەچین چیەکەین ئەو کتێبانێکەوە چاپی دەکەن لێ کاتە کە بە نسخەی وەرەقی بەردەستە بە نسخەی ئەلکترۆنیش بەردەستەم کات ئەمە وا دەکات کە بازار کتێبەکە لاواز بێت عقلی بازارکردنی کتێبی خۆمانمان نییە لێ کاتارکی دەخێنە بازارەوە بەڵام سینەکان دێن چی دەکەن لە پێشا کتێبەکان بە وەرەقی چاپەکەن بە کاغەزی و کاتێکە لە بازارڕ قازانج و سوودی لێوەردەگرن دەکەن ئەلکترۆنی لە ئەلکترۆنیش بیریان لەوە کردوتەوە تۆ چۆن کتێبێکت بە پارە دەستکەوە تا خۆ دەزانی لە ئەمازۆن کتێب بە پارە ئاکڕی باشە دەبێت دنیای بە بازاری ئەلکترۆنی کتێبیش بە شێوەیەک لە شێوەکان ڕێک بخرێتەوە هەموو شتێک بە هەرزانی و بە خۆڕایی نەچێتە بەردەست خوێنەر با دوێنێ لەگەڵ نووسەرێکا بووم باسمەوە کردوتم ئەندێک لە کتێبی خۆتمان دەرێ بۆ کتێبخانی کۆلێژەکەم وتی ناتان دەمێ بە بەلاش وتم بۆ وتی هەر کتێبێکم بە بەلاش دابێ خوێنەرەکە نەخوێندێتەوە کەواتە خوێنەر کاتێک کتێبە خوێنێتەوە کە پارەی کردە. ئەم کتێبانە بۆ بەڕێستان بۆتە سەرچاوی داهات نای خی گەورە و میهرەبان من خاوەنی 17 کتێبم بە زمانی کوردی و عەرەبی ئەنووسم لە کتێبە کوردیەکانە 5 کتێبم لێرە نمایش کراوە ئەو خانانەی کتێبە عەرەبیەکانیان چاپ کردو و بڵاو کردوەوە بەداخەوە ئەم ساڵ بەشدار نین بە شێوەیەکی گشتی کتێب نەبووەتە سەرچاوی بژێوی داهات بۆ نووسەر بەڵکو هەندێک جار هەندێک نووسەر هەیە بەسەر خۆم دانەهاتووە ئەبێت لە گیرفانی خۆی لە داهاتی خۆی بەرهەمەکانی بڵاو بکاتەوە. ئێستا بەڕێستان لەو 17 کتێبە چەندی سوودی دارایی لێوەرگرتووە؟ دوانیان لە 17 کتێب 2 کتێب سوودی لێوەرگرتووە. ئەوانەی کەیان بڵاویان کردوێتەوە لە بەرامبەریان نوسخان پێشکەش کردوم بەڵام دوانیان هەم نوسخان پێشکەش کردوم هەم لانی دارایش پارەم وەرگرتووە. هۆکاری چییە؟ ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕین تو لە هەرێمی کوردستان دەبینی پێشانگایەکی لەو شێوەیە ماشەڵڵاوی دەبینی 1-2 کیس کتێبی پێ چییە؟ ینی هۆکارەکەی بۆ چییە گەڕێنیتەوە؟ ئێستا لە کوردستانە و بە تایبەتی پاش ڕۆژی داعش بەی شێوەیە نەمانتوانیوە بنەما دابنین کە کولتور ڕۆشنبیری ئەدەب ببێتە ئەو ئاستەی کە بە ئەوەی جەناب پێشتر ئاماژە پێکرد لە ئاستێکی ئەکادیمی یاخود زانستی وردا خوێندنەوە بکرێ نەوەکو خولیا و حەزێکی کاتی بێ لەگەڵ پێشەنگادا. باشە دکتۆری بەڕێز ئەوەی کە باسێکەی لە هەرێمی کوردستان و لە عێراقایە باشە گۆڕانکاری بەسەردادووە بەڕێستان وەکو نووسەرێک کە کتێبەیەکت بە زمانێکی عەرەبی نووسیوە بۆ لە دەرەوە نەبووتە سەرچاوی داهات بۆ تۆ خۆ وڵاتانی عەرەبی خوێنەریان زۆرە دەخلیان باشترە موچەیان سابتە بۆ ئەمە نەبووتە دەخلێک بۆ تۆ لەبەر ئەوەی ڕەوشەکە وەکو پێم وتی بە شێوەیەکی گشتگیر ئەم پاش بەهاری عەرەبی کاریگەرێکی گەورەی دروست کرد لەسەر ناوچەکە تاکە پێشانگای گەورە کە ئێستا لە ناوچەکەیە هەبێ و خانە عەرەبیەکان زۆر بە سەرچاوی باشی داهاتی بزانن پێشانگای قاهیرەیە ئەوانەی تر تووشی پوکانەوە بوون تا ڕادەیەکی زۆر. پرفرۆشترین بابەتەکانی کتێب لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە ڕیزبەندی یەکەم کتێبی ئاینی، کتێبی خۆراکی، کتێبی منداڵان، کتێبی خەیاڵی، کتێبی بنیادنانی خوت. کتێبفرۆشەکان کە پێیان وابوو لە لێواری لە ناوچووندان و ئەزمموی نێبوونەوە دەکەن کتێبخانە سەربەخۆکان گەشە دەکەن و کەشێکی خۆش پێشکەش دەکەن. تەنانەت فرۆشیارە گەورەکانیش خۆیان گونجاندووە بۆ دروستکردنی شوێنی بانگەشراو کە ئاماژە بە خۆشەویستانی کتێب دەکات بۆمانەوە بەڵام هێشتا نەبووتە سەرچاوەی داهات بۆ نووسەران. ئەو دەستگای چاپمانیانە کە هەیە ئەتوانێت ئەو خواستەی ناوخۆ پڕ بکاتەوە کە ئێمە هەر داواکارێکمانە بێت بۆ چاپکردنی کتێبێ نامیلکەیەک هەر بابەتێکی تری نووسین بێت بتوانین لە هەرێمی کوردستان بەرهەم بێنی. بەڵێ ئێمە ڕێژەی چاپخانەکانمان عەدەدی چاپخانەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە یعنی توانای ئەوانە زۆر زیاترە لەوەی کە ساڵانە لە کوردستان یعنی کتێب ئامادە دەکرێت بۆ چاپکردن. یعنی ئێمە لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە هەمووی کۆمەڵێک چاپخانەی زۆر پێشکەوتومان هەیە کە دەتوانین بەڕاستی
خواستی ناوخۆ بۆ خۆمان لە ناوخۆماندا جێبەجێ بکەیت حتا لە کتێبەکانی وەزارەتی پەروەردەش یعنی بۆ کتێبەکانی وەزارەتی پەروەردە کتێبەکانی خوێندن کە ساڵانە چاپ دەکرێت هەرێمی کوردستان و توانە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان دەتوانن ئەوە جێبەجێ بکەن. لە دەستگا و چاپەمەنیەکەی خۆتانەوە کتێبی خامی نووسەرەکانمان زیاترە یاخود زیاتر وەرگێڕانە؟ لە کوردستان بە ئام وەرگێڕان زیاترە لە نووسیت وەرگێڕانە بە دەرەجەی یەکەم دوایە ئامادەکردنە ئەوجا نووسینە. کتێب لە ڕووی نرخەوە پێوەرە یاخود کوالێتیە یاخود بابەتەکەی خۆی دەزانی کوالێتیە تیراژە ینی ئەوانە هەموو دەوری هەیە ئایا ئەتۆ بە بەرگی اعتیادی دەیکەی بە بەرجی گالینگۆر یا مجللت یا بەرجەڕق کە پێی دەڵێن تۆ بەوە دەیکە ئایا کتێبەکەت ڕەش و سپیە یا ڕەنجە نەوعیەتی کاغەزەکەی ئارتە کاغەزی شامۆیە کاغەزی بەڵکیە ئەمانە هەموو تەسیریان لە نرخی کتێبەکە هەیە بەڕاست. لە چەند کتێب لای ئێوە دەست پێکات تا چەند؟ وەکو تیراژ ئێمە لەبەر ئەوەی جیهازەکانیمە ئۆفسێتە لە 500 کتێب کەمتر کەسەکە زەرەر دەکات چکە نرخەکەی گران ڕادەوەستێ لەبەرەوەی ئێمە بە زینگ بە پلێت ئیش دەکەیت ئەوانەی کە لە خوار 500 کتێب چاپ دەکەن زیاتر بە جیازە دیجیتەڵیەکان دەیکەن بەڵام جیازە دیجیتەڵەکان ئەو کوالیتیان نییە کە ئۆفسێت هەیەی بەڕاستی. لەم ساندەیە شتێکمان بەدی کرد نووسراوە فرۆشتن بە شێوازی قیست بۆ فەرمانبەرانی ناو شاری هەولێر ئەبێ کتێبێک نرخەکەی چەند بێ تا بەقیز بفرۆشێ ئەمە چییە بەڕێستان هەڵدواسیەوە؟ بەڵێ خۆی ئەو فرۆشتن بە شێوازی قیست بۆ زنجیرەکانە مەسەرەن ئێمە زنجیرەی سەدبەرجی مێژوومان هەیە کە 100 کتێبە یان کۆبەرهەمی دکتۆر مستەفا زەڵمیمان هەیە کە 26 بەرگە ئەمە بۆ ئەو کتێبانەیە کە نرخان لەسەر 100,000 دینارە بۆکو ئاسانکاریەک یان خوێنەرێک دێت کۆی بەرهەمەکانی ئێمە دەهەوێ مەکتەبەیەک لە نوێوە دابنێ یا مەکتەبەیەکی هەیە دەهەوێ برەی پێبدا دێ کۆی بەرهەمەکانی ئێمە دەکڕیت ئێمە بە شێوازی قیست دەیدێنێ مەسەرەن ئەگەر پارەکەی بکاتە بۆ نمونە 480,000 دینار ئێمە ئەو 480,000 دینارەی بۆ دابەشی سەر 7 مانگ دەکەین یەکەم قستی لەگەڵ برنی کتێبەکان لێوەردەگرین ئەوی دیکە لە ماوەی 6 مانگە تەوزیعی سەر 6 مانگ دەکرێت لێوەردەچیدێت. ژمارەی دەستگای چاپ و بڵاوکراوەکان لە هەرێمی کوردستاندا 30 بۆ 40 دەستگای چاپ و بڵاوکراوە هەیە لە هەرێمی کوردستاندا. چاپخانەکان لە پارێزگای هەولێر 80 چاپخانە، لە پارێزگای دهۆک 49 چاپخانە، لە پارێزگای سلەیمانی 38 چاپخانە، لە پارێزگای هەڵەبجە 3 چاپخانە. خوێندنەوە تەنها بە دوواداچوون نییە بەڵکو و پەیوەندیەکانی نێوان کۆمەڵگاش بەهێز دەکات بەڵام کوالێتی و نرخی چاپ بەشی هەرە گرنگن لە بەرهێمێنانی ئەو شاکارانەدا هەر بۆیە زۆر جار نووسەران پەنا بۆ دەستگا و چاپی وڵاتانی دەرەوە دەبن ئەماش بە هۆکاری ئەوەی کە نرخی لە دەرەوە زۆر هەرزانترە لە ناوخۆدا. هەندێک جار ئەو ڕەخنانەی کە ئاراستەی ئەوە دەکەن کە خوێنەر کەم بۆتەوە بە شێوەی فیزیکی کە کتێبێ بگرێ بەدەستیەوە بەکارهێنانی ئەپەکان یا ئامێری زیرەکن بەڵام لە هەمان کاتیژا خۆگونجاندن لەگەڵ سەردەمی تەکنەلۆژیا کارێکی پێویستە ئەوەی کە دەبینین دەستگایەکی چاپی دیجیتاڵیە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر تایبەت بە کتێب لە هەولێری پایتەخت بەشدارن زانین کارەکانی ئەمان چۆنە ئایا هیچ کاریگەری کاتە سەر ئەو کتێبانی کە هاوڵاتێک بە شێوازی فیزیکی وەربگرێ کاگەرش ئێوە دەستگایەکی چاپمەنی دیجیتاڵی بۆچی ئەمە زەرەر نایە لە خوێنەری ڕاستەقینە؟ ئەتوانین بڵین زەرەر نایە لەبەر ئەوەی بابەتەکە دوو شێوازی زۆر جیاوازە ئێمە ئەزانین ئێستا سەردەمی تەکنەلۆژیایە بۆ ئەوەی کە کۆمەڵێک خوێنەر لە دەست نەدەین لەبەر سەرقاڵی لەبەر کات لەبەر ئیشوکار ئەتوانین لە تابلێتەکەیان لە مۆبایلەکەیە کتێبەکەی بەدەنگی بە دیجیتاڵی بخەینە بەردەست بۆ ئەوەی بەردەوام بێت لەگەڵ پرۆسەی خوێندنەوە یا گوێگرتن و پرۆسەی بە ئەدەبی بوون یا خۆڕۆشنبیرکردن. ئەمە ڕێکلام نییە بۆ زمانەکانی بێگانە جگە لە زمانی دایک یا پەکەی ئێوە ئەوەی کێوە کای لەسەرکە تەنها بۆ زمانی دایکە. پەیامی ئاگۆراڤژن بە جیهانیکردنی کتێبخانەی کوردیە ئێمە تەنیا لە زمانی کوردیا کارەکەین و بە هەموو زاراوەکانی بە کرمانجی بە سۆرانی بە بادینی
بە هەورامی بە کەلهوڕی کتێب لە ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ بە دەنگ هەیە بۆیە بەجێ کە ئەڵێن بە جیهانیکردنی کتێبخانەی کوردی مەبەستمان کورد زمانە بەگشتی نەک سۆرانی یاخو کرمانج. ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەمەمان بۆ چیەوە تا پێشانگای کتێب هەیە ئەم کتێبخانەمان هەیە ئەمە بە پێویستەکە ئەمە لەلایەنێکەوە پێویست ئەکا بۆ خەڵکانێک کە وتمان سەرقاڵن بەڵام چییە ئەمە کتێب ئێمە بە شێوەیەکی فیزیکی زۆر بە قورسی زۆر بە زەحمەت ئەگاتە دەرێ خەڵکێکمان لە دەرێ هەیە چەند سەعاتێک لە میترۆیە چەند ساعتێک لە پاسایە خەڵکێکمان هەیە ئێمە گوێگری وامان هەیە لە ئەپلیکیشنی ئاگۆرا دەنگ ئەڵێ 8 ساعت ئیشم هەیە بەبێ ئەوەی کۆنتاکتم لەگەڵ کەس هەبێ من 8 ساعت گوێ لە کتێب ئەگرم ئەمە لە وڵاتی دەرەوە بۆیە یوزەرەکانی ئاگۆرا دەنگ زۆربەی یوزەرەکانیشی لە وڵاتی دەرەوەن و کوردانی دەرەوە کوردانی تاراوگەن گوێ لەم کتێبان ناگرن. ئەمە چی سفادێکی لە ڕووی ئابوووریەوە بۆ نووسەر بۆوانەی کە وەرگێڕانەکان لە هەرێمی کوردستانە ئەبێ کولتوری بەلاشە لە ناو میلەتە لای باشە ئەبێ شتێک هەبێت کە تۆ شتێک وەرگرت بەرامبەری شتێکی کە بی ئەگەر کەم بێ ئەگەر زۆر بێ بۆیە ئێمە ئەمانەوێت وەکو ئاگۆراڤژن ببینە چەناڵێکی بێ لە چەناڵە معنەوێکە ببین بە چەناڵێکی مادی بۆ نووسەرەکانیش ئەم کارە لە دنیای پێشکەوتوو لە وڵاتان پەیڕەویەکەن ئەم سیستەمی دیجیتاڵی و ئەپ و ئەم بابەتانە بەرزترین ئاستی خوێندنەوە بەپێی ریسێرجی وڵاتان و بەپێی داتای ئەوان بەرزترین ئاستی خوێندنەوە لە پارە دیجیتاڵی بووە نەک فیزیکی. پڕفرۆشترین کتێبەکانی جیهان کتێبی بچووکی سوور بابەت وتارەکانی ماوتس تۆنگ فرۆش 900 ملیۆن دانا هاری پۆتەر بابەت خەیاڵی فرۆشی 500 ملیۆن دانا پەروەردگاری ئەڵقەکان بابەت داستانی خەیاڵی فرۆش 150 ملیۆن دانا کیمیازان بابەت چیرۆکی فەلسەفی فرۆش 150 ملیۆن دانا کۆدی داڤنچی بابەت نهێنی و بەدواداچوون فرۆش 80 ملیۆن دانا بیر بکەرەوە و دەوڵەمەند بە بابەت گەشەبێدانی خود فرۆش 70 ملیۆن دانا. لەگەڵ بەردەوامبوونی پەرسەندنی سەردەمی دیجیتاڵیدا و سەرهەڵدانەوەی خوێندنەوەی کتێبەکان وەک بیرهێنانەوە هێزی بەردەوامی ئەدەب بۆ دەوڵەمەندکردنی ژیانمان دەبینێت چ بۆ چێش یان بۆ زانین یان بۆ گەشەکردنی کەسی لە جیهانێکی شلۆقی بەردەوامدا کە ڕەوتەکان بە خێرایی سەرسوڕهێنەرن و دێن و دەڕۆن سەرنجڕاکێشی بەردەوامی لاپەڕی چاپکراو وەک بەڵگەیەک لەسەر هێزی بەردەوامی چیرۆگێڕ و وشە و نووسراوە وەستاوەکانن. ڕەنگە کتێب بەلایەنێک سیر بکرێت تەنها وەکو خوێنەرێک کەسێ بێ بخرێنا بەڵام چاپکردن لە پشتیەوەیەتی کوالەتی لە پشتیەوەیەتی وەرگێڕان لە پشتیەوەیەتی ئەمانە چۆن گرنگی پێدراوە لە وەزارەتی ڕۆشنبیری بێگومان چاپکردنی کتێب پارێکی زۆریشی ئەوێ ئەوە کە پارێکی کەمی بێ کاتێک ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری زۆر جاروایە کتێب ئەگەر 15000 تێچوو بێ لە یەک کتێبە ئێمە نرخی 5000مان داناوە بۆ چونکە لەبەرەوەی ئێمە ویستمانە زۆرتر خوێنەر دەستی بگا بە کتێبەکانمان وەک وەزارەتی ڕۆشنبیری ئێمە چکە وەکو لایەنی قازان سێدان نەکردووە من خۆم بەڕێوەبەری دەستگایەکی چاپکردن بووم لە وەزارەتی ڕۆشنبیری لە هەتا 2004 هەتا 2009 زۆر جار هەیە کتێبم 25000 تێ بۆ یەک کتێب لەبەری بنکتی مناڵان بوو یان نرخی 30000مان سەرداناوە بۆی بتوانێت ئەو مناڵە سوود لەوەرگێ ئێمە وەک وەزارەت حکوومەت قەت قازانجویستی نەویستووە بەردەوام حزبێتی خزمەتی هاوڵاتیان بکات هەموو ساڵێن پرسیارەکەم ینی دەڵێن ئێمە دەچینە دەرەوە کتێب چاپەکەین لە دەرەوە هەرزانترە پرسیارەکان ئاڕاستەی وەزارەتی ڕۆشنبیری دەکرێت یان چیتان کردووە چۆن ئەمە ڕێگا چارەیەکی بۆ دۆزرێتەوە مادەم بۆتە بزنس بۆتە بژێویشیانی زۆربەی خەڵک ینی ئەوانی کە دەستگای چاپمەنیانێ بۆ ئەم پارەی لە ناو خۆیان نەبێت. سپاس بۆ پرسیارە ئەوەی کە بەڕێز باسێکە ئاڵێ وەزارەتی ڕۆشنبیری بۆ چارەیەکی نەکرد بەڵێ وەزارەتی ڕۆشنبیری لژنێکی دانا تقریبا 3 ساڵ لەمەوە پێشوو لژنێکی دانا بۆی بتوانین چارەسەری ئەو هیدە بکەین کە ئەو کتێب نەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بەهۆی حکومی ئەوەی قەیران و کۆبەڵەشت چاپخانەکەمان ئەو توانین ینی بڵێن کۆن بووە کۆن ینی پێویستی بە سیانە هەیە پێویستی بە چاکردنەیە هەمووشمان نەزانین بە گەرمی کوردستان کەوتوتە قەیرانێکە بەڕاستی و قەیرانە زۆر زەحمەت کاریگەری کردن سەر هەمووی شێخمان باشە وەکو ئەوەی کە زۆر جارێەوە لە پێشانگاکانیشە
کتێبەکردنەوە سەپۆرت دەکەن بۆ زانکۆکان. ئەم ساڵ چەند کتێب هاتۆتە ئەم پێشانگایەوە و هیچ بەرنامێکتان هەیە بۆ ئەم ساڵ کە کتێب بکردنەوە جایتر دابەشی زانکۆکانی بکەن؟ بەڵێ خۆی 1,500,000 ناونیشان نەکتێب لەناو ئەم پێشانگایە نمایش کراوە. کتێب هەیە کتێبی زۆر باشە نامانەوێ بگەڕێتەوە بۆ زانکۆکە بەتایبەتی کتێبە زانستیەکان. ئەو سندوقێک هەیە سندوقی ئەو پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە دێوان وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ دەستگای مەدایە. ئەو قازانجی کە چێتە ئەو سندوقەوە ساڵانە ئەو کتێبانە ئەکڕێتەوە. خاتونیان سەبارەت بە چاپکردنی کتێب بۆ نووسەران لە ساڵانی ڕابردووە هەبوو لە پارێزگاکانی یاریمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری کتێبەکانی لەسەر ئەرکی خۆی چاپ دەکرد. ماوە یا ژمارەکەی کەمی کردووە؟ ماوە. بێگومان ساڵانی پێشەوە تا 2014 ئێمە کتێبان زۆر چاپەکە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئێمە چکە وەکو ئێمە خۆمان بەڕێوەبەرایەتی گشتی ڕاگەیاندون چاپ بڵاوکراوە لەسەر ئاسی هەرێمی کوردستانین بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندون چاپمان هەیە لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک. خۆمان هەروەکو ئیدی لە چاپخانەمان هەیە لە هەولێر و لە سلێمانیش دهۆکی ژەمان بوو بەڵام دهۆک چاپخانەمان هەیە بەڵام ئەمانتوانی کتێب چاپ بکەین. هەتا قەیران جاری وا بوو لە ساڵانە لە 250 تا 300 کتێبمان بەسەر ئاسی هەر سێ پارێزگاکە کتێبمان چاپ ئەکرد. بەڵام هەروکومان قەیران ئەویشی ڕاگرت بەڵام نەڕانەوەستاوین بەردەوامین ئەگە ساڵانە ئەگە نسبێکی کەمیش بێ ئێمە کتێب هەر چاپەکەین بەتایبەتی سلێمانی شانسی زیاتر هەیە بۆ چاپکردنی کتێب بە حکمی ئەو پارەی کە ساڵان تەخسەکرێ بۆ سلێمانی بۆ شاری ڕۆشنبیری ئەوە ئەتوان ئەوان لەو مەبلغی لەو پارێکە ئەچێت بۆ ئەتوان کۆمەڵە کتێبیشی پێ چاپکەن لە هەولێرش لە دهۆکیش بە هەمان شێوە بەڵام ئێمە لێرە سوپاسی پارێزگاری دهۆکەین لەسەر ئەرکی پارێزگار 14 کتێبی باشی چاپ کرد. ئەو وڵاتانەی زۆرترین کتێب دەخوێننەوە: ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، یابان، ئەڵمانیا، ئوستورالیا، میسر، تورکیا. لە پشت هەر شاکارێکی نووسینەوە کۆمەڵە کەسی ماندوونەناس کار دەکەن و تێچووی کات و توانای کەسی مادی کتێبەکان بەرامبەر بە نرخەکەی لەسەر تەرازووی زۆر لاسەنگە. هەر بۆیە وەزارەتی ڕۆشنبیری حکومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر تێچووی ئەو کتێبانەی چاپیان دەکات تەنها بڕەپارێکی ڕەمزی وەردەگرێت وەک دڵۆپێک ئاوی دەریایە. ئەمەش وەک پاڵپشتیەک و هاندەرێک بۆ ڕاکێشانی خوێنەری زیاتر لە نێو کۆمەلگادا. گەورەترین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە جیهاندا پێشانگای کتێبی فرانکفۆرت وڵات ئەڵمانیا 70,000 دەستگای چاپ و بڵاوکراوە تێیدا بەشدارن لە 100 وڵاتی جیاوازەوە بەشداری ئەو پێشانگایە دەکەن. 300,000 سەردانیکەری هەیە لە ساڵێکدا.